قادرە لە ساڵی 1970 لە گوندی سەردۆڵی ناوچەی خۆشناوەتی لەدایک بوومە. هەر لەو گوندە لە ساڵی 1974 دەستم بە خوێندن کردووە، بەڵام خوێندن ئەو کاتە خوێندنی قورئان نەک بڵێم خوێندنی قوتابخانە لە سیپارەوە دەستمان پێ کردووە. ئەو کاتی سیپارە کە چەند ئاەتێکی جوزئی عەممە دەنووسرایەوە بە دەست دەنووسرایەوە، ئەو کاتە لەوێ دەستم پێ کرد لە لای باپیرم بە ڕەحمەت بێ حاجی کوێخا تۆفیقی سەردۆڵی کە پیاوێکی بەناوبانگ بوو، هەم لە دواتر کە ماڵیان لە ڕانیە بوو، هەم لە ڕانیەش وەفاتی کرد. دواتر لە بەهۆی ئەوەی کە باوکم لە هەردوو شۆڕش بەشداری کرد، هەم شۆڕشی ئەیلول هەم شۆڕشی نوێ لە ساڵی 1974 دوای ئەوەی کە بۆ پێشمەرگە 75 کە بووە پێشمەرگە، دواتر کە هاتەوە ئێمە ماڵمان لە گوندی سەردۆڵەوە هات بۆ شاری کۆیە. لە ساڵی 1970 دەستم بە خوێندنی قوتابخانە چوومە بەر خوێندن لە شاری کۆیە. قۆناغی سەرەتایی واتە 6 ساڵی سەرەتایی لە قوتابخانەی باواجی سەرەتایی لە شاری کۆیە قوتابخانەم لەوێ تەواو کرد. لە 6 ساڵی ناوەندی و ئامادەیش لە قوتابخانەی دواناوەندی کۆیە، هەر 6 ساڵەکەم لەوێ تەواو کرد. دواتریش لە پۆلی 12 کە لە زانکۆی مووسڵ لە کۆلیژی کارگێڕی و ئابووری زانکۆی مووسڵ وەرگیرام. 3 ساڵ و نزیکەی نیو لەوێ بووم. دواتر لەبەر بەهۆی دوای ڕاپەڕین کە تەمەن ساڵی 1988 لە مووسڵ وەرگیرام، بەڵام دوای ڕاپەڕین نەمانتوانی درێژە بە خوێندن دەم. لە ساڵی کۆتایی خوێندنم بووم کە نەمتوانی زیاتر پەرە بە خوێندن دەم لەوێ، لەبەر ئەوە هاتینەوە زانکۆی سەلاحەدین، زانکۆی سەلاحەدین کارگێڕی و ئابووری دارەوقسادم لەوێ تەواو کرد. من بوونی کتێبخانە بە شتێکی زەرور دەزانم. ناو ماڵ هەر ماڵێک کتێبخانەی تێدانە بێ یاخود لایەکی کتێبخانەی تێدانە بێ، کتێبخانە شەرت نییە بەو کتێبخانە بەو گەورەی وەکو باسکەین بە شتێکی زۆر گەورە وەکو لا ڕووی حەزمدا. بەڵام ئەگەر تاچێکیش جیاکەوە لە ماڵدا، ئەگەر هەر ماڵێک کتێبی لە ماڵدانە بێ وەکو قەبرستان دێتە بەرچاوم. یعنی بە شتێکی وای دادەنم کە چۆن خۆراک بۆ ژیانە، بێگومان خۆراکی مێشکی ئینسانیش خۆراکی ڕۆحی ئینسانیش کتێبە، کتێبیش کەواتە لە کتێبخانەدا دەست دەکەوێت. من هەمیشە وا دێنمە بەرچاوی خۆم، مرۆڤی ئاسایی وەکو کەسێک لە مێشکەوە دەست پێ دەکا، اینجا بۆ دڵ، دواتر بۆ مەعیدە گەدە، دواتر بۆ داوێن. بەڵام ئەگەر مرۆڤی ئاسایی بێ دەبێت لە مێشکەوە دەست پێ بکە، ئەویش بە خوێندنەوە بە ڕۆچوون لە خوێندنەوەدا لە هەموو بوارەکانیش. من کاتێکی کتێبخانە بە کتێبخانە دەزانم هەموو بوارەکان تێدا بێت، نەک بڵێم لە یەک بواردا. زۆر جام کتێبخانەی مامۆستایانی ئاینی لام وەکو خۆم دەڵێم، وەکو بیر و بۆچوونی خۆم بە کتێبخانەیەکی تەواو عیاریدانانم، لەبەرەوەی بەس لە یەک بواردا بواری ئاینی پێویستیشە لە بوارەکانی تر چۆن ئەوانی تریشیان بە کتێبخانە دانانێم ئەگەر کتێبی ئاینی تێدانێ. واتە هەمە چەشنەی کتێبخانە زۆر جار بۆ خۆن نییە. من وەکو مامۆستایەک لە مەکتەب کە وانە دەڵێمەوە زۆر جار قوتابیەکان دێن لە بواری جوگرافیە، لەوانەیە ئیشی خۆم نەبێ ئابووریە، بەڵام تەماشا دەکەی لە بواری مێژوو، لە بواری فەلسەفە، لە بواری چیرۆک، لە بواری ئەدەب، لەوانەش دەبێت کتێبخانە دەوڵەمەند بێ بەمانە، چونکی کتێبخانە هەر نابێتە مڵکی تۆ، مڵکی گشتیە. لەبەرەوە بەبوونی بە زەرور دەزانم هەمیشە ئەگەر کتێبخانەت لە ماڵ هەبێ، کەسێک دێتە ماڵت، ماڵەکەت ئاوەدانە. چۆن حاجی قادر لە شعرێکیدا دەڵێ هەرچەند لە سای شعرەکانم من خاوەن منداڵم، هەرچەند حاجی قادر ژنینەیە ناوە، بەڵام شعرەکانی وەکو منداڵ و وەکو جگەرگۆشەی خۆی دادەنێ. من کتێبخانە وەکو جگەرگۆشە دادەنێم، وەکو ئەگەر کتێب ماڵێک ئەوەی تێدانە بێ، وەکو گوتم وەکو قەبرستانە، وەکو سەحرایەکە کە هیچ وەسیلەیەکی ژیانی لێ نەبێت.
بێگومان بۆی مێژوویەکی ساغ و ساف و بێ خەڵتەمان دەست پێ باشترین شت ئەرشیفە بوونی ئەرشیف اینجا ئەرشیفی دەنگمان هەیە ئەرشیفی وێنەمان هەیە ئەرشیفی ڤیدیۆمان هەیە ئەرشیفی نووسراومان هەیە ئەو ئەرشیفانە باشترین بەڵگەن کە مێژوویەکی تەواو عەیارمان دەستکەوێ زۆر جارۆکو جەنابەت ئاماژەت پێکرد زۆر جار لەوانەمان کە کەسەکە بە حەزی کەسەکە یان بە بەژن و باڵای کەسەکە یان لایەنەکە هەڵدەڵێن بەڵام تەماشا دەکەین دوای ئەوەی ئەو کەسە نامێنێ یان ئەو لایەنە نامێنێ یان ئەو دەوڵەتە کە نامێنێ گەرۆکو دەوڵەت حسابی بۆ بکەین تەماشا دەکەین هیچمان دەست نەکەوتۆ لەبەرەوەی مێژوویەکی ناڕۆشنمان هەبوو یان مێژوویەک بۆ ئەو سەردەمی ئەو کەسە نووسراوەتەوە بێگومان ئەمەش کۆمەڵێک زەرەر و زیان لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ویژدانەوە زەرەر و زیانێکی زۆر بە وڵاتە بەو کیانە یان بەو نەتەوەیە دەگەێنێ ئێمە تا ئێستا کۆمەڵێک شتمان بە شاراوەی ماونەوە یاخود کۆمەڵی خەڵک لەسەر ئەوە پەروەردەکراون مەلای خەتێمان هەیە کە شتێکی زۆر ناڕۆشن بووە هەتا لێکۆڵنەوەیکی زۆری لەسەر کراوە لانێ قەترە ژەهرێک بووە لە مێژووی پڕسەروەری مەلای خەتێک کراوە کەواتە تەمەشا دەکەین شێخ مەحموودمان هەیە تەمەشا دەکەین کاتی خۆی کە لە قوتابخانەکان زۆر جارە مامۆسای مەسیحیمانە بەدەست پێ دەوتنی گوت شێخ مەحموود لەبەرەوە دەوڵەتی کوردی ڕانەگەیاندووە تەوقەی نەکردووە کە ئەسڵ و ئەساسی نییە بەڵگەکان وا ناڵێن ئێستا بەڵگەی کە نامەی بۆ سەرکردەی وڵاتی ڕووسیا ناردووە کە داوای کۆمەچی لێ کردو بەڵام نەک تەوقەنەکە داوای کۆمەچیشی کردووە لە وڵاتانی غەیری موسڵمان کەواتە بوونی سەرچاوە بوونی بەڵگە زۆر جارێ لەوانێ خەڵکێکمان هەبێت نامەیەک ببێتە سەرچاوەیەکی ئەرشیفێکی زۆر جوان بۆ تۆ جاوەکو کیان یان وەکو دەوڵەت یا وەکو لایەن یا وەکو ڕێکخراو وەکو تاچێش چ شتێک وا دەکات مێژووی تۆ یان ژیانی تۆ بە نەمری بمێنێتەوە نەمری وەکو دەڵێی دوای خۆت بمێنێتەوە نەک لەگەڵ خۆت مێژوەکە لەگەڵ خۆت بڕوە بێگومان کۆمەڵک ئەو ئەرشیفانەیە ئەو کۆمەڵ ئەرشیفێکی ڤیدیۆیە کۆمەڵە ئەرشیفێکی وێنەیە نووسینە ئەوانە لەبەر ئەوەی ئەرشیفکردنی یادگاریەکان شتێکی زەرورە بۆ تاک هیچ نەبێسا و ئەو شتانەمان هەیە کە یادگاریەکانی ڕۆژانی لێ نووسیان وەکو پلانێک دایدەنێ ئەوە دوای خۆشت دەمێنێتەوە خەڵکی تر ئەگەر بۆ خۆشت نەتوانی کۆیکەوە لەوانەیە خەڵکانیشتر هەبێت دوای تۆ نەوەیەکی تر هەبێ لەسەر لاپەڕەیەکی تۆ بۆ نمونە ڕاپەڕینێک ڕوودەدا بۆ نمونە شەڕێک ڕوودەدا کێشەیەک ڕوودەدا تۆ لە یادگاریەکانی خۆت دەینووسی لەبەرەوەی بۆ خەڵک ناینووسی زۆر بە جوانی دەینووسی بێلایەنە نەدەینووسی خەڵک دەتوانین لەوانی دواتر لە مێژوودا وەکو ئەرشیفێک بەکاری بێن وەکو سەرچاوەیەکی مێژووی بەکاری بێنین بەڵام تەمەشا دەکەین هەندێک لەگەڵ ڕێزم بۆ نووسەران هەندێک نووسەرمان هەیە کە بۆ کات تەمەنیان لەگەڵ ژیانی خۆیاندا زۆر جار پێش ژیانی خۆشیان ئەو مێژویان لە ناو دەچێت لەبەرەوەی لانێ بۆ پارە بنووسن یان بۆ چەند خەڵکێک بنووسن لەبەرەوە سەرچاوەکانی ئەرشیف دەوڵەمەندکردنی ئەرشیفی کوردی زۆر زەرورە جاوەکو ئەو کەلتور و کەلەپورەی کە هەمانە بۆمانەوەی مێژوومان بە نەمریان مێژوویەکی ڕاست مێژوویەکی درست پێشکەشینەوەی داهاتوو بکەین بۆ ئێوانیش سوود لە مێژووی ئێمە وەرگن سوود لە لایەنە باشەکانی ئێمە وەرگن سوود لە هەڵەکانی ئێمەش وەرگن زۆر جار دەڵێن مێژوو دووبارە دەبێتەوە یعنی ئێمە بۆ بکەین ئەو هەڵانێک کە ئێمە کردومانە یان با باپیرانمان کرد ئێمە بۆ ئەو هەڵە بکەینەوە هەمان شت بکەینەوە لە کوردار لە سوارتانەک لێ نابێ بە سوار بەس نابێتەوە بگلێەوە بۆ ئەوی مێژوو دەزانی بۆی نەگلێەوە یان هۆکاری گلانەکە بزانی بۆچی با باپیرانمانیان شۆڕشەکە یەک لە دوایەکەکانیان لە ڕووی ڕێکخراویان لە ڕووی نووسین ئەو هەڵانە چی بوون کە کردویانە بۆ ئێمە ئەو هەڵانە دووبارە نەکەینەوە. من لە سەرەتادا بە گۆڤار و ڕۆژنامە دەستم پێ کرد لە هەشتاکان لە ناوەڕاستی دەتوانم بڵێم هەشتاکان کە بە گۆڤار و کتێبە لە ئەو سات لە سەردەمی ئێمە لەو کاتە زیاتر گۆڤاری بەیان و گۆڤاری کاروان کە هەبوون خەڵک بەڕاستی باشی ڕویان لەو دوو گۆڤارە کرد بۆ هەروەها ڕۆژنامەی هاوکاری پاشکۆی عێراق ئەوانە لە سەردەمی ئێمەدا هەبوون بەس وەکو کتێب لە پۆلی دووی ناوەندیەوە دەستم بە کتێب
خوێندنەوە کردو و کتێبم کڕیوە بەشێک لە داهاتی خۆم کە ئەو کاتی حەمباڵیم دەکرد لە شاری کۆیە کە بە عارەبانەوەی پەیدام دەکرد زیاتر بە کتێبم دەدا یان زیاتر بە گۆڤارم دەدا. ئێستاش ئەو کتێبانێک کە هەمویانم هەڵگرتووە دەتوانم بڵێم ئەگەر بە تاکوتەرا بڵێم کتێبێکم فەوتابێ ناکتێب نەفەوتا ڕاستە بەرجیان لێ بۆتەوە بەخۆی ئەو هەموو کرێچیایەتی و ماڵ بارکردن لە شوێنێکەوە بۆ شوێنێک ئەگەر نا تاکە کتێبێکم نێشتوە بفەوتێ ئەویش بەهۆی ئەوەی کە کتێبم زۆر خەڵک وەریان گرتووە بەڵام دەفتەرێکم هەبووە لە 1970ەوە لە 1970ەوە دەفتەرم هەبووە کە کتێبم بە ئیستیعارە داوە لێم نووسیوە هەم ناوی تەسەلسولی کتێبەکە هەم ناوی وەرگەرەکە ناوی کتێبەکە ڕۆژی وەرگرتن و ڕۆژی هێنانەوەشی لەبەرەوە کەمترین کتێبم فەوتا لەبەرەوە بوونی سەرچاوە کتێب بە هەمەڕەنجی وەکو باخچەیەک وایە وەکو باخێک وایە باخ چۆن ئەگەر بەس یەک میوە یان یەک گوڵی تێدابێ ئەو تام و چێشەی لێ ناکەی با کتێبخانەش وایە ئەگەر سەرچاوە هەمە چەشنی سەرچاوی بەستایبەتی سەرچاوی بیانی دەکرێت لە کەرتور و کەلەپوری وڵاتان سوود وەربگری و هەروەها دەتوانی لە بۆ چوونەکانیان لە داهێنانەکانیان ناسینی کەسایەتیەکانیان سوودی زۆر وەربگرن لەبەرەوە بزانانی ئێمەش لە چ ئاستێکی وڵاتان داین ئەگەر بەهۆی کتێبەکانەوە بەهۆی نووسینەکانی نووسینی ئەو نووسەرانەوە سوپاس بخوای ئێستا کتێبخانەی کوردی دەوڵەمەندە هەم لە سەرچاوی ناوخۆی هەم لە سەرچاوی بیانی وەرجێڕی باشمان هەیە بەڵام ئەوەی جێگای داخە ئێستا خوێنەر کەمە خەڵک زیاد کەمتر ڕوو لە کتێب دەکات کە لەو ماوانە دەبینین تەمەشا دەکەین وەکو هەڕاجی لێ هاتووە کتێب کەوتوتە سەر شەقامەکان ئەمە جێگای داخە کە دەبێت زیاتر لایەنە دەسەڵاتدارەکان بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری زیاتر لابکاتەوە لەو خەلەلە بکۆڵێتەوە لەو وەزع بکۆڵێتەوە بزانین بۆچی ڕاستەوە لایەنی ئابووری کاریگەری تەواوی هەیە لەسەر وەزع بەڵام ئەمەشیان چۆن وەک گوتمان جلوبەرگ پێویستە خۆراک پێویستە خوێندنەوەش پێویستە کۆمەلگای نەخوێندەوە بەڕاستی کۆمەلگایەکە هەموو ژێردەستێک قبول دەکات لەوانەیە دەسەڵاتدارانی ئێستا هەرم پێیان خۆش بێ خەڵک لە کتێب دوورکەوێتەوە بۆی خەڵکی ڕۆشنبیر دروست نەبێ خەڵکێک دروست نەبێ کە بە حەق بڵێ حەق و بە ناحەق بڵێ ناحەق ئەمە لە ڕێگای خوێندنەوەیە ئەمە لە ڕێگای شارەزابوونە بە نەریت و سەرچاوە مێژوویەکانی خۆمان بەناسینی باب و باپیرانمان بەناسینی وڵاتان و چۆنیەتی دەستا و دەستکردنی دەستەڵات یان خود چۆنیەتی گەیشتن بە لووتکەی سەرکەوتنەکانیان کە ئێستا لە وڵاتان بەڕاستی ئەوەی لە هەرێمی کوردستان کە بە ڕۆژێک ڕوودەدا ئەگەر بە ساڵێک ڕووبدا تەمەشا دەکەین لەوانەیە گۆڕانکاری گەورە لە وڵاتانە ڕووبدا بەدەیان کابینەیەک ئیستیقالە بدا وەزیرێک لەسەر یەک کێشە ئیستیقالە بدا ئەمانە هەمووی ڕۆشنبیریە کەواتە ئەو ڕۆشنبیریە و یان ئەو چۆنیەتی خۆ ڕۆشنبیرکردن لە چ دەست دەکەوێت بەڕاستی لە کتێب دەست دەکەوێت. وەکو لە سەرەتا باسم کرد هەر لە سەرەتاوە دەفتەرێکم هەبوو کە کتێبەکانم تێدا ئەو کەسانی لیان وەرگرتم ئیستیعارەیان کردووە نووسیومە کتێب فەوتاوە بڵێن هیچ نەفەوتاوە کەسیش نییە باوەڕ ناکەم کتێبخانەی هەبێ کتێبی نەفەوتا بێ چی دیاردەیەکێم کۆمەڵێک برادرم کە خوێندەوارن و نووسەرن گرفتی ئەویان هەیە کە زۆر جار ئەوە بێکەوە قسەمان کردو گفتوگۆ و دەردەشەمان کردو گوتویانە وعدمانداوە هیچ سەر کتێب نادەینە خەڵک بە ئیستیعارە نادەین بەڕاستی دیاردەیەکی ناشیرنە دیاردەیەکی خراپە من دەڵێن بە خراپترین دیاردەی دادەنێم کە کتێب بەری و کتێب نێنیەوە زۆر جا کتێبێک زۆر خۆشت دەوێت یعنی من کە کتێب دەکڕم یەکەم شت ئیمزایەکی لەسەر دەکەم و ئەو شوێنێک کە لێم کڕیوە ئینجا لە هەولێرە لە سولێمانی لە ڕانیە لە کۆیە ناوی شوێنەکە و مێژوەکەی لێ دەنووسم ئەوە دەبێتە مێژوەیەک لە ژیانی تۆ بەشێک لە ژیانی تۆ ئەوە یادگاریەکی خۆشە کە تۆ کتێبێک دەکڕی کە ئەو کتێبە دەفەوتێ یعنی ئەو یادگاریەشی لەگەڵ دەفەوتێ ئەگەر کتێبێک بە کاتی خۆی کە بە 250 فلس دەمان کڕی ئێستا ئەگەر 1 ملیۆن دینار بەرامبەر ئەو کتێبم دەیەوە یان 100 کتێبی ترم بۆ بێنی ئەو مێژوە دروست نابێتەوە بۆ من وەکو یەکەم کتێب کە باسم کرد لە 84 کە کڕیومە ینی ئەو مێژوە بۆ من دروست نابێتەوە ڕاستە کتێبەکە لەوانێ بەرجی لێ بۆ بێتەوە لەوانێ بەڵام ئەو مێژوە هەمان حاڵەتت بۆ دێتەوە لە ڕووی پەرەپێدانی مرۆیی تۆ کە شتێکی خۆشت بینی ئەگەر چوویەوە هەمان شوێن هەمان نەشئەت بۆ دێتەوە هەمان خۆشیت بۆ دێتەوە هەمان توانە و تاقە و وزەت بۆ دێتەوە لەبەرەوە ئەو کتێبەکە کڕیوتە حاڵەتێکی دەرونی خۆشی لەگەڵ تۆ هەیە
کەواتە کە کەسێک دەیبات و ناهێنێتەوە بەڕاستی و زوڵمێکە ستەمێکە دەکات لە هەلێک لە خۆی لەمین لە خاوەنی کتێبەکە لە دیاردەیەکیش کە دیاردەیەکی جوانە کتێب ئیستیعارەکردن کتێبخانەی لەوانێ هەموو خەڵک نەتوانێت کتێبخانەیەکی گەورە هەیە بەڵام دەتوانێت کتێب ئیستیعارە بکە. من ئامۆژگاریی تریشم هەیە بۆ کەسانەی کە کتێب وەردەگرن ینی ئەو کەسانی کە کتێبخانەیە هەیە کەمیان دەفتەرێکیان هەبێ بۆی تووشی ئەو حاڵەتە نەبن ئەو کەسەی کە کتێبی دەدێ کە زانیت لە بەرچاوی ئەو دەینووسی لەوانەیە حەزەرێ بکات دوایە بۆت بێنێتەوە. دومین بۆ کەسانی کە کتێب وەردەگرن داواکارم کتێب لە کاتی خۆیدا بگەێنەوە چی باش نەبنە هۆکارێکە خەڵک کتێب نەداتە قوتابیان و خوێندکاران کە بۆ بەحسەکانیان بۆ نامەی ماستەر و دکتۆراکانیان سوود لەو کتێب خانانە وەردەگرنی با دیاردەیەکی وا دروست نەکەین کەواتە کتێب دەڵێن بەشێکە لە لاشەی مرۆڤ بەشێکە لە مێژووی مرۆڤ ئەو مرۆڤی کە کتێبخانەی هەیە لەبەرەوە فەوتانی یاخود نەبرنەوەی بۆ خاوەنەکەی بەڕاستی زوڵمی و ستەمێکی گەورەیە. ئەگەر بێت و من باسی ژیانی خۆمت بۆ بکەم لە بواری پەرەپێدانی مرۆیی کە چۆن سوودم وەرگرتووە چۆن چوومە ناو ئەم بوارە لە 2012ەوە من لەو بوارەدا کارم کردووە نزیکەی 5 دەوڵەتە تا ئێستا گەڕاوە مالیزیا، ئوردون، مالدیڤ، ئازەربایجان، تورکیا ئەوانە هەمویان بەشداریم لە مؤتەمەرەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کردووە تا ئێستا لە دوو ڕێکخراوی نێودەوڵەتی کار دەکەم. بەڕاستی پەرەپێدانی مرۆیی و خوێندنەوە وەکو دوو لای دراوێکن هیچیان لێ بە یەکتریان نابێ وا لێ دەکات پەرەپێدانی مرۆیی کە هانت دەدا گەشتبینت دەکات بۆ خوێندنەوە شارەزاد دەکات و چێگەر تۆ وەکو ڕاهێنەرێک کار بکەیت یان وەکو ڕاهێنراوێکیش کار بکەیت لەم بوارەدا پێویستت بە سەرچاوەیە پێویستت بە خوێندنەوەی پێویستت بە شارەزاییە پێویستت بە دوواداچوونە ناتوانیت تۆ دەستبەرداری کتێب بی لەبەرەوە کتێب بە تایبەتی کتێب لە بواری گەشەپێدان ئێستا پانتایەکی زۆر گەورەی گرتوێتەوە لە کتێبخانەی کوردی و هەروەها لە کتێبخانەی جیهانی و عەرەبیش بەڕاستی پانتایەکی زیاتری هەیە زیاتر ئەوان گرنگی بە بواری پەرەپێدان دەدەن بۆ بەرچاوڕوونکردنت بۆ چۆنیەتی هەڵسوکەوتکردن لەگەڵ ژیان. بێگومان لە هەموو بوارەکانیش ئێستا پەرەپێدانی مرۆیی هیچ لایەنێکی ژیان نەماوە کە دەستی بۆ نەبا هیچ لایەنێکی ژیان نەماوە کە لێکۆڵینەوەی لەسەر نەکە ئەوە لە کەسایەتیەوە لە پلاندانانە ئەوە لە چۆنیەتی هەڵسوکەوتکردن و لە چۆنیەتی نووسینە چۆنیەتی وەرجێڕانە چۆنیەتی داهێنانە چۆنیەتی پەروەردەکردنە چۆنیەتی وانەوتنەوەیە لە هەموو بوارەکان تەماشا دەکەین پەرەپێدانی مرۆیی ئاماژەی هەیە وجودی هەیە تەواجودی هەیە لەمانەدا لەبەرەوە پانتایەکی زۆر گەورەی گرتوێتەوە و هەروەها دەورێکی کاریگەریشی هەیە لە دەوڵەمەندکردنی کتێبخانەی کوردی. نووسەرانی سوپاس بۆ خوا ئێستا لەو بوارەدا دەوری کاریگەریان هەیە وەرجێڕە کوردەکان کە زیاتر ئێستا لە بواری پەرەپێداندا زیاتر وەرجێڕانمان هەیە نەک بڵێن سەرچاوی کوردیمان هەبێ بەڵام سەرچاوی عەرەبیمان ێزگار زۆر هەیە کە لێرە سوودی لێ بیندراوە کتێبخانەی کوردیان پێدەوڵەمەند کردووە کەواتە کاریگەریێکی زۆری هەیە بۆ چۆنیەتی گەشەپێدانی توانامرۆیەکان واتە ئەو تاکەی کە دەوێت کەسێکی ئەکتیڤ بێ کەسێکی سەرکەوتوو بێ لە ژیان بێگومان پێویستی بەچی هەیە بە کتێبی پەرەپێدانی مرۆیی هەیە لە بواری پلاندانان بێ لە بواری ناسینی خود بێ لە بواری گەشتبینی بێ لە بواری چۆنیەتی هەڵسوکەوت و تەعاملکردن لەگەڵ خەڵک بێ لە بواری وتاربێژی بێ لە هەر بوارێک لە بوارەکان بگری تەماشا دەکەین پەرەپێدانی مرۆیی ئاماژەی هەیە وجودی هەیە کەواتە ئیشکردن لەسەر ئەم بابەتە گرنگێکی زۆری هەیە سوپاس بەخوا لە کوردستانیش تەماشا دەکەین کۆمەڵێک ڕاهێنەر کۆمەڵێک خەڵکی بەتوانە شانیان داوەتە ئەم بارە قورسە توانیویانە خەڵکێکی زۆر بەرەو ئەو ئاستە بەرن. لە بەرهەمە وەرجێڕانەکان تەمەن ئەو سەرجەم بەرهەمەکانم بەرهەمی وەرجێڕاون لە بواری پەروەردە و
پەرەپێدان و هەروەها توانە مرۆییەکان کۆمەڵێک کتێب کە بە زەرورم زانیوە بۆ ئەو کات کە ئێستاش هەر بە زەروریان دەزانم لەو کاتی کە سەرۆکی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ بووم باس کرا کە برای بەڕێزم مامۆستا محەممەد نەجمەدین کە بەرپرسی ڕاگەیاندن بوو باسی گرنگی ڕۆڵی مامۆستا کراوە یەکەم کتێبم کە نووسی هەر لە سەر ئەوەی مامۆستایانیش ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ چاپیان کرد چۆن دەبیە بەڕێوەبەر و مامۆستایەکی سەرکەوتوو لە ساڵی 2014 چاپ کرا وەکو چاپی یەکەمی ئەمە چۆنیەتی مامۆستا چۆنیەتی وانەگوتنەوەی چۆنیەتی هەڵسو کەوتکردنی چۆنیەتی سەرکەوتنی مامۆستا و هەروەها بەشێکیش باسی بەڕێوەبەری سەرکەوتو و بەڕێوەبەری سەرنەکەوت و یاخود فاشیل لە کارە ئیداریەکانیدا چۆنیەتی باسی ئەو بابەتانەم کردووە بە دوور و درێژی دواتر وەکو لەبەر گرنگی بابەتەکە چاپی دووەممان کردەوە چۆن دەبیە بەڕێوەبەر و مامۆستایەکی سەرکەوتو لە ساڵی 2015 بە چاپێکی باشتر و هەروەها تیراژەکەشمان زیاد کرد ئەوەشیان دووەم بەرهەمم بوو هەر لەوەیاندا و هەروەها کتابێکی لە ساڵی 2015 کتابێکی ترم کە ئەمانە دەتوانم بڵێم ئەگەر ئاماژەیان بۆ بکەین کاتی خۆی زۆربیانم لە گۆڤارەکاندا بڵاو کردەوە زیاتر لە 36 بۆ 37 گۆڤار بابەتم تێدا بڵاو کردوتەوە کاوانەی لە هەرێمی کوردستان دەردەچن یەکێک لەو ئەوانەی کە بە زەرورم زانی بەرەو ترۆپچی سەرکەوتن ساڵی 2015 سەرجەم بەرهەمەکانم ئەوەی باسی سەرکەوتن و چۆنیەتی سەرکەوتن و چۆنیەتی گەشتبینی و چۆنێکی تاتێکی سەرکردە و تاکێکی سەرکەوت و چۆن دروست دەکەی سەرجەم بابەتەکانم لەو بەرەو ترۆپچی سەرکەوتن باس کردووە و هەروەهاوی ئەگەر ئاماژەی پێ بکەم ێستا هەر بەرنامەیەکیشم هەیە بە ناوی بەرەو سەرکەوتن لە ڕادیۆی هەولێر نزیکەی 65 بەرنامە هەتا ئێستا لە بەرەو بەو ناوە لە خۆشەویستی ئەو کتێبە سوپاس بۆخوا خەڵکێکی زۆر سوودی لێوەرگرتووە و هەروەها تەلەفۆن و بە قسە و بە نامەش پێیان گوتومەکە خەڵک سوودی لێوەرگرتووە دواتر وەکو شتێکی بابەتی یاخود وەکو شتێکی سوود لێوەرگیراو کە یەکێک لە بوارەکانی پەروەردە و فێرکردن بابەتی چیرۆکە کە تەمەشا دەکەین لە قورئانی پیرۆز پانتایەکی زۆری لە قورئاندا گرتووە ئەویش چیرۆکە چۆن پەروەردە بە چیرۆک یاخود چۆن کەسێکی سەرکەوتوو دەبی لە ڕێگای چیرۆک ئەوەشیان لەگەڵ هەڵۆکان بەرز بفرە ئەوەشیان بە هەمان شێوە نزیکەی لە 30 سەرچاوم عەرەبی و جیهانی وەرگرتووە کۆمەڵێک چیرۆکە نزیکەی 108 چیرۆکی تێدایە چیرۆکەکان چیرۆکی کورت و هەروەها واتابەخشن کە هەمویان ئەم چیرۆکانن کە باسی توانای مرۆڤ سەرکەوتنی مرۆڤ چۆنیەتی کارکردن بە شێوازێکی سەرکەوتو ئەمە دەتواندرێ هەم بۆ مامۆستایان زۆر بەسوودە هەم بۆ پەروەردەکاران کە دەتوانن بۆ پەروەردەکردنی منداڵەکانیان ئەگەر شەوانە چیرۆکێکیان چیرۆکی شەوانەمان هەیە دەتوانی بۆ منداڵەکە سوودیان لێوەروەها بۆ گەنجان و لاوانیش چیرۆکی لەگەر هەڵۆکان بەرز بفرە سوپاس بخوا ئەوەشیان فرۆشێکی باشی هەبوو لە بازار وەکووە دەڵێم کە خەڵکێکی باش سوودیان لێوەرگیراوە سوپاس بۆ خوددا کتابێکی ترم کە شتێکی ترمان هەیە لە پەروەردە کە زۆر جار ئێمە ڕۆشنبیری پەروەردەکردنی منداڵمان نییە هەروەکو شتێکی خۆش باز دەکەم کە کتێبم دەرچوو یەکێک لە برادەرەکانم باسی کرد بوو گوتبی مامۆستا ئەمیر منداڵیان نییە و کتابی بۆ چێ نووسیوە سوپاس بۆ خوددا هەر ئەو ساڵ خوا منداڵی پێداین دوای 20 ساڵ لە چاوەڕوانی خوا ئەیوبی پێبەخشین ئەو کتێبە گوتم کاکە ئەو کتێبە پێش ئەوەی ئەیوب لەدایک بێ و بۆ ئەیوب نووسراوە ئەویشان بە ناوی دکتۆری دەرونی منداڵەکەت بە بەڕاستی دەبێ دایک و باوک دکتۆر بن دکتۆری دەرونیش بن چۆنیەتی پەروەردەکردنی منداڵ چۆنیەتی و بارهێنانی منداڵ کەیک منداڵمان پەروەردەکرد کۆمەلگایەکی تەندروست کۆمەلگایەکی سەرفراز کۆمەلگایەکی سەرکەوتوو کۆمەلگایە کە بە دەربێ لە کێشە یان بێ کێشە کەمترین گرفتی هەبێ ئێمە لەبەرەوەی پەروەردەی منداڵمان یان ناپەروەردەی پەروەردەیان دەکەین بێگومان گرفتی زۆرمان بۆ دەنێتەوە لەبەرەوە تەمەشا دەکەین هەتاوەکو لە زانکۆکانیشماندا بابەتی پەروەردەی کەمە هەتا لە مەنهەجی خوێندندا بابەتی پەروەردەی کەمە لەبەرەوە من هاتوومە وەکو خۆشەویستێک بۆ منداڵ خۆشەویستێک بۆ پەروەردەکردنی منداڵ
کتێبێکم بەناوی دکتۆری دەرونی منداڵەکەت بە سەرجەم کێشە دەرونیەکان، شێوازی پەروەردەکردن، چۆن منداڵ پەروەردەکەی لە ڕووی دەرونیەوە، چۆن منداڵێک و باردێنی، چۆن لەگەڵ ئەو گرفتە دەرونیانەی منداڵ هەڵسوکەوت دەکەی. بۆ نمونە کۆمەڵک گرفتمان هەیە پەنجەمژین، چۆنە تۆ ئەو منداڵە قەلعی دەکەی، واتە دای دەبڕی لەو پەنجەمژینە بێ ئەوەی تووڕەشبی لەگەڵی، یاخود دزین، یاخود ترس، ئەوانە کۆمەڵێک، یاخود قەلەقی و دڵە ڕاوچێ، ئەمانە هەمویان ئەو نەخۆشیانێکە لەگەڵ منداڵ هەیەیان ئەو گرفتە دەرونیان هەیە سەرجەمیم لێرە باس کردو، یاخود منداڵ چۆن ڕابێنی کە سوپاسی خەڵک بکە یان داوای لێبوردن لە خەڵک بکە، ئەمانە هەمویان یاخودە کەش قسەیەکی لەگە دەکەی وشەی بەڵێ بەکاربێنی یان بمبورە بەکاربێنی، ئەوانە هەمویان لەو کتێبەدا باسم کردووە. کتابێکی تریان وەکو خۆشەویستیم بۆ کتێبەکەی لەگەڵ هەڵۆکامدا بەرز بفڕە کە باسی 1970 چیرۆکە کتێبێکە بەرەو ئامانج، ئەوەشیان نزیکەی 100 چیرۆکی تێدایە، چیرۆکی پەروەردەی هەمان بابەتەکانی شێوازی بەرەو لەگەڵ هەڵۆکان بەرز بفڕە کە خەڵک زۆر باسی کرد کە سوودیان لێ وەرگرتووە. هەستام ئەو کتێبەش واتە کتابێکی تر بەرەو ئامانج، ئەوەش کۆمەڵێک چیرۆکی پەروەردەی گەشەپێدانی مرۆییە کە دەتوانن هەم دایک و باوک هەم مامۆستایەکان سوودی لێوەربگرن، هەروەها بۆ ڕاهێنەرانی پەرەپێدانی مرۆیی کە بەشێک لە ڕاهێنانە بە چیرۆک یاخود گەیاندنی پەیامە بە چیرۆک لەو کتێبی بەرەو ئامانج باسم کردو. سواز بۆ خوددا بەرنامەیەکیشم لە رادیۆی ڕانی هەیە بە ناوی بەرەو ئامانجە تا ئێستا 65 حەڵقەمان لێ تۆمار کردووەکو خۆشەویستێکیش بۆ کتابی بەرەو ئامانج. کۆتا بەرهەمم کە وەکو چاپکردن کە جارێکیان کاک حاجی عەبدوڕەحمان وەزیری ژینگە باسی کرد کە لەگەڵ وەزیری پەروەردە کۆبوونەوەیان کردووە، گرفتێکیان هەیە کە لە مابەینی پەروەردە و ژینگە کاک مەهدی حەمزە ئەو شەڕاهێنەر لە بواری پەرەپێدانی مرۆیی تەلەفۆنی کرد تی مامۆستا ئەگەر وەکو سکرتێری مامۆستایان شتێکتان هەبێ پێمان باشە وەکو پرۆژەیەکی لێ بکەین. تۆمەڵا کاک مەهدی شتێکم هەیە من بۆتان دەنێرم ئەگەر ڕاتان لێبوو دەتوان بیکەن، کە بۆم نار سوپاس بۆخوا زۆر دیار بوو لایان مەقبوڵ بوو، کردیانە بەرنامەی خۆیان کە ئەویش پەروەردەی ژینگەی کە شتێکە باسی چۆنیەتی پەروەردەکردنی ژینگە یان لایەنە هاوتەریبەکانی پەروەردە لەگەڵ ژینگە چۆن کەسێکی پەروەردەکرا و پەروەردە بکەین بە خۆشویستنی ژینگە یاخود کە بەشێکم پەروەردەی ژینگە و چەندی پەروەردەی ژینگەی کە کۆمەڵێک بابەتی تێدا لە میانی ئەوەشدا پەروەردەی ژینگە و خۆشیاری ژینگە و هەروەها پەروەردەی ژینگە لە ئیسلامدا کە ئیسلام چۆن هانمان دەدات کە ژینگە پارێز بین، کەسێکی ژینگەیی بین لە هەم لە گیانداران هەم لە سەوزایی کە زیاد بکەین و هەروەها بۆ ئەوەی زیاتر ڕۆ بچین لەوانە. ئەمانە کتێبە چاپکراوەکانمە. سوپاس بۆخوا کۆمەڵێک کتێبی تریشم هەیە، هەندێکیان ئامادەی چاپن، هەندێکیان لە ژێر چاپن، یەکیان کەسایەتی بناسە و کار و پیشەت هەڵبژێرە کە لە ژێر چاپدایە بە پشتیوانی خوددا لەم ساڵدا دەکەوێتە بەردیدی خوێنەران و هەروە کتێبیشی تریش کلیلی دەرگاکانی ژیان کە ئەویشیان کۆمەڵە چیرۆکێکی پەروەردەیە دەکات سێم کتاب لە بواری پەروەردە و هەروەها کتابێکی تریش لەسەر پەروەردەی منداڵە، پەروەردەی منداڵ چۆنێتی پەروەردەی منداڵ هاوشێوەی دکتۆری دەرونی منداڵەکەت بە، کتابێکی تریش لەسەر جیهانگیری لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی جیهانگیری کە کتێبێکی ترە کە ئەوشیان حازرە کە بەڵام ئەوەی جێگای نیگەرانیە کە مەطبعەکان دەستگاکان ناتوانن لەبەر ئەوەی کە ئەزمەیەک لە هەرێمی کوردستان ئەزمەیەکی دروستکراو هەیە، کەمی موچە کەمی کار یان بێکاری وای کردووە کە خەڵک زیاتر بیر لە تێرکردنی خۆراک و پۆشاک بکاتەوە نەک بیر لە تێرکردنی لانی هەزری و عەقڵی و فەرهەنگیان بکەنەوە. لەبەرەوە هەتا ئێستا ئەوەندە کتێبانە ئینشاڵڵا ئەوانیش ڕۆشنایی دەبین و ئینشاڵڵا بە خزمەت خوێنەران دەگەن. لێرەدا من ڕای دەگەێنم بەسەر جەم خوێنەران، قوتابیان، مامۆستایان، ڕۆشنبیرانی دەڤەری ڕاپەڕین، هەر کەسێک
پێویستی بە کتێبخانەکەی من بە کتێبخانەکەی من کتێبی خۆی حساب بکات وەکو کتێبخانەکەی خۆی حساب بکە هەر کتێبێک لە هەر بوارێکدا بێ لە خزمەتیدایە هیواداریشمە تا ئێستا توانی بێتم خزمەتی قوتابیەکانی خۆم خوێندکارەکانی خۆم کرده بێت هەروە ئەو مامەسا هاوڕێیانم کە پێویستیان پێ بووە بەڕاستی چەندان ماستەر و هەروەها چەندان بەحسی تەخەڕوج کە لەو کتێبخانەی من سەرچاوی وەرگرت و لەوانەیە زۆربەی سەرچاوەکانیشی لێرە وەرگبێت چونکی کتێبخانەکەم کتێبخانەیەکی هەمە ڕەنگە لەسەر چەند بوارەکانی تێدایە دووبارە هیوادارم توانی بێتم کە کتێبخانەکەم وەکو پێداویستێکی ڕۆژانەی ڕۆشنبیرانی ناوچەکە دەرخست بێت. زۆر جارە ئەگەر بێت و ئێستا ئێمە لە قورئان یەکەم سوورەت کە لە قورئان خوا ناردوویەتی بۆ سەردەڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم دواتریش لە ڕێی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە مرۆڤایەتی سوورەتی ئیقرا ئێمە زۆر جار دەڵێن ئێمە نەوەی ئیقراین بەڵام ناخوێنینەوە نەوەی بخوێنەوەی بەڵام ناخوێنینەوە بێگومان کاریگەریەکی تەواوی هەیە یعنی ئێمە ساوەکو باسم کرد یەکەم حرف کە فێر بوویم لە سیپارەیەکەوە الحەمدولله رب العالمینەوە فێر بوویم لە سوورەتە بچووکەکانی جوزی عەمە فێر بوومە فێری خوێندەواری بوومە ناسینی پیتەکانیشە لە بەهۆی ئەو باپیرمەوە بۆ کە شارەزایەکی باشی لە قورئان هەبوو کە پێم خۆشە ئاماژەی پێ بکەم 30 ڕۆژی ڕەمەزان 30 ختمی دەکرد ڕۆژ یەک ختم قورئانی دەکرد کەواتە ئەوانە زۆر خەڵکمان هەبوو ئێستا مام هەبووە هەموو قورئانی دەزانی بخوێنێتەوە بەڵام خوێندەواری نەبوو ناوی خۆی نەدەزانی بنووسێ بەڵام قورئانی هەموو دەزانی بێ غەڵەتیش بخوێنێتەوە بێگومان کاریگەری ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر خوێندەوارکردنی خەڵک و لەسەر ڕۆشنبیرکردنی خەڵک بەڵام ئێمە سوودمان لێ وەرنەگرتووە ئەتۆ بڵێ هەر شوێنێکی قورئان داگری تەماشا دەکەی خەزنەیەکە کانێکی لە بن نەهاتووە لە سەرچاوی مەعریفە بەڵام کە ئێمە ناتوانین یان زۆر جار من برادرم کتێبخانەی لەو ڕانیەداناوە جارێکیان چوم سەردارم کە پیرۆزبایم لێکە کە کتێبخانەیەکی گەورەی دانابوو بەڵام تەماشام کە سەرچاوی ئاینی کەم بوو ئەو کات کە تازە داینابوو یەکێک لە ئامۆژگاریەکانی من کتێبخانەکە نەقسێکی هەیە کە سەرچاوی ئاینی تێدانە چۆن لە سەرتا باسم کرد کە ئەگەر هەر کتێبخانەیەک ئاینی بێ بە دەربێ لە کتێبی تری زانستی چ زانستی بێ بە دەربی لە کتێبی ئاینی بە کتێبخانەی دانانێم من لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە هاندانی زۆری تێدایە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ مەغبونە ئەو کەسێ ئەو ڕۆیەک دوێنێ بێ لە چۆن وا لێدێ لە ڕێگەی خوێندنەوە لە ڕێگەی مەعریفەوە وا لێدێ کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام هانمان دەدات و هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون قد بێگومان کەسێکی خوێندەوار و کەسێکی نەخوێندەوار نابێتە یەک لەبەرەوە هاندانی تێدا گەشتبینی تێدا ئەمانە هەمووی دەتوانن سوودی لێ بگرن لە ڕووی پەرەپێدانی مرۆییەوە کە ئێستا زانستێکە سەرجەمجیهانی گرتوتەوە کەواتە بوونی سەرچاوی ئاینی پیرۆز و دەوڵەمەندکردنی کتێبخانەی کوردی کە ئێستا ئەگەر ساڵانە کە لە مانجی چواردا معرەزی نێودەوڵەتی دەکرێتەوە ئەگەر تەمەشاکەین زۆرترین سەرچاوە و کتێبە ئاینیەکانن زۆرترین کڕیار و خوێنەریش ئەوانن کە کتێبە ئاینیەکان دەخوێنەوە کەواتە بەشێکی زۆر لە جیهانی ئیسلامی و هەروەها لە جیهانی تریش پێکهێناوە کە کتێبی ئاینی یاخود سەرچاوی ئاینیە. داواکارم لە سەرجەم هاوڕێ خۆشەویستەکانم سەرجەم قوتابیان خوێندکاران مامۆستایان ڕۆشنبیران زیاتر پەرە بە خوێندنەوە بدەن بێگومان چەندە بخوێنیەوە من دەڵێم هەتا ئێستا هیچ هەر تا ئەو کاتیش هەر هیچمان نەکردووە لەبەرەوە هەمیشە ساڵانە پلانێکمان هەبێ کە لەم ساڵەدا کۆمەڵێک کتێب کۆمەڵێک کتێبی دانسقا بخوێنیەوە لەو سەرجەم بوارەکانی ژیان بۆ ئەوەی بەرچاوڕوون بین بۆ ئەوەی کەسێکی ڕۆشنفکر کەسێکی دووربین کەسێکی بە پلان کەسێکی گەشتبین بین پێویستە بخوێنینەوە لەبەرەوە داواکارم بەشێک لەو داهاتە ڕۆژانەی کە دێتە دەستمان ئەگەر دەخیلەیەک دابنین ئەگەر لە لای دابنین واتە هەر شتێکمان کردووە کە بەشێک لە داهاتەکانمان دابنین و بۆ کڕینی کتێب ئەمەش بە ساڵانە بێ یان بە مانگانە بێ بۆ ئەوەی وەکو پلانێکی لێدانین بۆ خوێندنەوەی کتێب چی ماڵی بێ کتێب وەکو گۆڕستان وایە ماڵی بێ کتێب
وەکو سەحرایەک وایە کە بەبێ ئاو بەبێ سەوزایی بێت. لەبەرەوە هیوادارم زیاتر لە بریگەدا دەروون و مێشکمان فراوانکەین بە خوێندنەوەی کتێب.